دوای 2 ساڵ لە چاوەڕوانی دوجار نەوتی سپی لە سلێمانی بەسەر هاوڵاتیاندا دابەشکرا. ساڵی ڕابردوو لە مەڵبەندی 5 پرۆسەی دابەشکردنەکە وەستا و ئەم ساڵ لەوێەوە دەستی پێکردوێتەوە. سلێمانی لە 10 مەڵبەند پێکاتووە و ساڵی ڕابردوو لە 4 مەڵبەند نەوت دابەشکرا. ئێستا ڕۆژانە بڕیارە 750,000 لیتر دابەش بکرێت، ڕۆژێک لە سەنتەری شار و ڕۆژێک لە ناوچە شاخاویەکان. 200 لیتر بە 55,000. بەڵێ. ئەمڕۆ چەندێ دابەشەکان و مەڵبەندی 5 کام گەڕەکانە ئەکان؟ مەڵبەندی 5 کورساتە شێم حێدینە بە قورعان تێکەڵە. ئەم نەوتەی هێناوتانە ئێوە بڵێن هی هەرێمە یاخودی عراقەدا؟ هەرێمە. بەڵێ. تاکەی بەردەوام بێ نازانن؟ وەڵایی ئەبێ بەردەوام بێ باشە هێت نەوتێت هەیە زۆرە. هەموو ڕۆژێک دابەشێکن یاخود وەستانی؟ ئەمە ئیمڕۆ یەکەم ڕۆژی ناو شاری سلێمانیە، هەموو ڕۆژ دابەشێکین ڕۆژێ ناو شارە و ڕۆژە قەزاونەحەیە. زیاد لە قەزاونەحەی لە منتیقەی پشدەرە لە قەڵات زێ و ئەو منتیقانە. ساڵی ڕابردوو لە مەڵبەندی 5 وەستا، ئەوانەی مەڵبەندی 1 و 2 3 و 4 و 5 ئەم ساڵ وەریەگرنەوە یان نەخێر. مەگەر ئەوەی لە مەڵبەندی 1 تا مەڵبەندی 5 ببێ متەفەڕیقە و جێما بێ لە گەڕەکانە ئەتوانێ وەریگرێتەوە بەس دووبارە نە. دیار نییە بڕی ئەو نەوتەی دابەش دەکرێت چەندێک کەوتاکەی بەردەوام دەبێت. لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن تەنها ئەوەندە دەزانن. وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت هی حکومەتی هەرێمە و هەر ماڵێک 200 لیتری پێدەدرێت لە بەرامبەر 55,000 دینار. ئاگاداری میکانیزمەکانی دیکەشی نین. بڕیار وایە ئەمساڵ وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی بڕێک نەو دابین بک بۆ پارێزگەکانی هەرێمی کوردستان و بڕە تا ئێستاکە ئەوەی زانیاری بێدیاری نەکراوە بڕەکە چەندێکە و تەنها بەپێی هاتووی ڕۆژانە بۆ بەڕێوەبەرایەتەکانی نێو دوکانزاکان بڕێک ئەنێردرێ و بڕە لە ئاسی پێویستی هاوڵاتیانە نییە و بەرمیلی بە 200 لیتر دانراوە و هەروەها نرخەکەشی بەڕی 55 دینار کە ئەمەش جێی تێبینێ بۆ ئێمە و شێوازی دابەشکردنەکەیشی بە شێوازێکە کە لەکوێ ساڵی پار ئەو ناوچانەی کە ساڵانی پێشتر وەریان نەکردۆ لێو دەستی پێکاو دەستی پێکردو خۆی بە پێی بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە ناوچە سەردەکان ئێمە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی سروشتەکە زۆربەی زۆری ساردە چەند پلەیەک فەرقێتی و هاوڵاتیانیش هەیە چەند ساڵێکە نەوتی وەرنەگرتووە. بێپلانی حکومەت لەوەدایە کە ساڵانە بەرمیلێک نەوتیش بە هاوڵاتیان ڕەوا نابینێت و ئەوەی ساڵی ڕابردوو نەوتی وەرگرت بێت ئەم ساڵە بێت دەستی لێ بشوات و پێی نادرێتەوە. لە کاتێکدا نەوتی بازرگانی ئێستا نرخەکەی نزیکەی 150,000 دینارە و بەم دۆخەدارایی لە کوردستان هەیە زۆر خێزان هەیە ناتوانن بەرمیلێک نەوتیش بکڕن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.